ئێوارەتان باش، من سامان بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. 19 ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان ئەنجام درا. ئەو کات خەڵک زۆر دڵی خۆش بوو بەوەی کە دەبێتە خاوەنی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان. ئەوە 33 ساڵ تێدەپەڕێ بەسەر یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. تاوەکو ئێستاش دۆخێک دروست بووە کە خەڵک دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەبار. دۆخەکە پارتی و یەکێتی دروستیان کردووە، بە جۆرێک خەڵکیان کردووەتە دۆخێکی دارایی قورسەوە. خزمەتگوزاریەکان لاوازن بۆ خەڵک. خەڵک ئومێدی دەکرد کە هەرێمێکی بەهێزی هەبێ، پڕ خزمەتگوزاری هەبێ، بەڵام وا دەرنەچوو. دوای 33 ساڵ ئێمە ڕوومان کردەوە بەغدا و ئێستا لە بەغدا دەپاڕێنەوە بۆی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات. ئێستا بیرکردنەوەیەکەیە بۆ ئاراستەیی کە پەرلەمانی بەلاوە گرنگ نییە، یاخود هەر نایەوێ شتێک هەبێ بە ناوی پەرلەمانی کوردستان. ئەمە لەسەر زاری زۆر جار بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان دەیبیستین. ئەوەندەی پێکێنانی حکومەت و دابەشکردنی پۆستەکانی حکومەت بەلای پارتی و یەکێتیەوە گرنگن، نیو ئەوەندە پۆستەکانی پەرلەمان یاخود دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەلای پارتی و یەکێتیەوە گرنگ نییە. هەندێک بابەتی دیکە کە پەیوەندی بە نێوان هەرێم و بەغدا و هەروەها دۆخی لایەنەکانی دەرۆی پارتی و یەکێتیش کە ئێستا جوڵەیەک هەیە بۆ یەکدەنگی و یەکلیستی. من هەموو ئەم پرسانە ئەمڕۆ گفتوگۆ دەکەم بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد، سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان کە بە خۆشحاڵیەوە میوانی بەرنامەکەمە. کاک دکتۆر زۆ بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بن. دوستان باشەشکر. بژیت. سپاس دەکەم. بژیت. جەنابتان دەزانن ئەمڕۆ 33 ساڵ تێدەپەڕێ بەسەر یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆ پێی کە جەنابیشتان ماوەیەک یا خولێک سەرۆکی پەرلەمان بوون، چی دەبینی بۆ ئاراستەیەی ئێمە پێشووتر بەڕاستی پەرلەمان بەهێز بوو، تەنانەت ئەو کاتێک کە جەنابیشتان سەرۆکی پەرلەمان بوو، بەڵام لە دوای ئەوە هەست بە لاوازبوونی پەرلەمان دەکرێت لە ڕۆڵیا، لە کارەکتەری بەشداربوو وەکو پەرلەمانتار لەلایەن حیزبەکانەوە بۆ ناو پەرلەمانیش. ئەمە دەستە دەیەوێت بەم شێوەیە پەرلەمان نیشان بدا کە پەرلەمان خۆتە زانی قورساوی پێگەی بەهێزیە، هەم لە چاودێریکردنی حکومەت، هەم دەرکردنی یاساش بەڕاستی بۆ حکومەت و بۆ هەرێمی کوردستان. بەناوی خۆی گەورە بەخێر هاتنتانەکەم. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی زووم. لە ڕاستیە پەرلەمانی کوردستان هەر کە لەدایک بوو، لەگەڵ دوالیزمەیەکە لەدایک بوو، لە ململانەیەکی تند لەدایک بوو، لە نێوان لەدایکبوونی عەقڵی شتێکی تازە کە ناوی پەرلەمانە، کە ئەمە سەر بە ئەتوانی بڵێ بە بیرکردنەوەی مۆدێرنە، بەوەی کە لە باتیەوەی پەنابەری بۆ چەک بۆ یەکلاکردنەوەی کێشەکان کوشت و کوشتار بێتەکایەوە، ململانیەکان بە ڕێگای کوشتن یەکلا بێتەوە، بە دیالۆگ یەکلا بێتەوە لە ڕێگەی پەرلەمانەوە و لە ڕێگای گفتوگۆ لە ناو پەرلەمان. هەموو لایەنەکان بچنە پەرلەمان، کێ زۆرینە بۆ حکوومەت پێکبێنێ، کێ کەمینە بۆ ئۆپۆزیسیۆن بێ و چاودێری تەرەفەکەی تر بکات. ئەمە بیرۆکەی پەرلەمانە. ئەو پەرلەمان زۆر زۆر گرنگە، ینی ئەتوانم بڵێم گرنگترین دامەزراوە لە هەموو سیستەمە دیموکراسیەکان بریتە لە پەرلەمان، چونکە پەرلەمان هەم شوێنی دانانی یاساکانە و هەم شوێنی چاودێری و یعنی تەنانەت لە زۆربەی کاتیشە پەسەندکردنی دەسەڵاتی جێبەجێکردنیشە ئەگەر سیستمەکە پەرلەمانی بێ. بەڵام بەداخەوە هەر لەو کاتە هەر لە سەرەتایی دروستبوونی پەرلەمانی کوردستان و بە یەکدا ئەدا لەگەڵ عەقڵیەتە تەقلیدیەکەی وڵاتی ئێمە کە عەقڵێتی ئەم هێزە سیاسیانەی هەرێمی کوردستان بوو، کە ئەوانە ڕاهاتبوون چەک بەلایەنەوە گرنگ بوو و ڕاهاتبوون لەوەی کە ململانیەکانیان نەکرد، ململانیەکانیان لەگەڵ ڕژێمەکانی پێشووی عێراق
لە ڕێگەی چەکەوە یەکلا بکەنەوە بەڵکو ململانەکانی خۆشیان لە ڕێگەی چەکەوە یەکلا بکەنەوە یعنی تۆ سەیری کە ڕەنگە درێژترین شەڕەکانی ناوخۆ و شەڕ ناوخۆیانە بوون کە لە شاخ کردوانە پێیەکەوە تەنها عەقڵیەتێک کە ڕەنگە تۆزێک جیاواز بوو بێ لەو کاتەیە و ئەستێرەیەکی دەرەوشاو بێ لەو کاتەیە کە جیاواز بیری کردوێتەوە و بە دۆکۆمنت ئێستا لامانە کە جیاواز بیری کردوێتەوە کاک نەوشروان بووە توانین بڵین کەسایەتێکی ناوازە بوو کە لەو کاتەیە زۆر جیاواز بیری کردوێتەوە لەو کاتێک کە ڕۆشتووە بۆ نمونە لەگەڵ مامۆستا مەلا عوسمان بەڕەحمەت بن هەردووکیان ئێستا هەردووکیان کۆچی دواییان کردووە دانی شێقساکە ئەڵێم خۆت لەوە چ کاک نەوشروان خوێنەوارترینی ئەو نەوەیە بووە یعنی کاتی زمانزان بووە کاتی خۆی تەلەبەی دکتۆرا بووە لە ڤێننا هاتوۆتەوە بۆ خەباتی چەکداری و بۆ یعنی خەباتکردنەوە بەس ئەڵێ من ڕەنگە ئەوەم پێ نەکرێت کە حکومڕانی بکەم ئەبێ خەڵکی مختص بێنین خەڵکی شارەزا بێنین حکومڕانی بکەن بەڵام ئەوانە ڕێیان نەدا کە ئەو شێوازە لە حکومڕانی بێتەکایەوە وە لە ئەنجامی ئەوە بینی لە ماوەیەکی کەمە شەڕی ناوخۆ دروستە بێ وە لە ئەنجامی ئەوە پەرلەمان پەکیەکەوێ پەرلەمان چەند جار درێژە بکرێتەوە ئەوانە لەو سەردەمەی ئێمەش لە سەردەمی هاتنەکایی ئۆپۆزیسیۆن و دواییش لەو سەردەمەی ئێمە سەرۆکاتی پەرلەمانمان کرد دیسانەوە هەنگاومان بۆ ئەوە ناکە فعلەن پەرلەمان بێت یعنی بتوانێت ئەو ئەرکانی لە سەرشانیەتی بەبێ ڕەچاوکردنی ئەو دەسەڵاتی ئەمری واقعانی لە دەرەوەی پەرلەمان هەبوو ئەو دەسەڵاتانی خۆی ممارسە بکات بەڵام ئەو بینیتان هەمووی ساڵونیەکی خان باشە ڕێگریکردنەکە لە جەنابێت هەر مەسجێک نەبوو بۆ ئەوەی کە ئەوان بڵێن ئێمە پەرلەمانمان لا گرنگ نییە یعنی مەسجێ بوو بۆ ئەوەی بڵێن هەرو پەرلەمان شقلێمانوێ ئەمەمان ناوێمی کە ئێوە بەتەمان محاسبەی تیا بکەن بەتەمان یاسا دەربکەن بەتەمان هەموو شتێک لە پەرلەمانەوە یەکلا بکەنەوە آخر مەوزوعی سەرۆکاتی یعنی ئەوە بوو پەیوەندی بەوە هەبوو پێم وایە تەنها دەسەڵاتدارانی ناو پارتی وا بیران ناکردو خەڵکی تری زۆریش هەبوون لە دەرەوەی پارتی یعنی ئەوانەی کە ئەو کاستە سیاسیە کۆنەی کە هەر یەکێتیش پشتگیر بوو خۆ بەڵێ ئەگەر یعنی ئەگەر بێدەنگیان لە نەکردایە بەڵنیایی و پارتی هەروە بە ئاسانیە پەرلەمانی داناخست جام بەسم لە چییە ینی ئەم دوو عقلێتە بە یەکیاندا تا ئێستا شەر ئەمە بەردەوامە و ئێستاش سەیری کە ئێستا ئێمە دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە گرنگ نین ویستە حزبیەکان گرنگن ڕێک دوکتۆر ویستمەوە بڵێم ینی ئێمە ئێساوە زیاتر لە 2 ساڵە حکوومەت کاربڕێکەرە پەرلەمانت نییە تێگەی ینی لە تازەترین قسەی کاک مەسعود کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ئەڵێ ئەگەر ئێمە 50 حکوومەت دابەش ناکەین بەلایشمانەوە گرنگ نییە بە هەر ئاوا بێ حکوومەت وا بڕوە ینی مەسجەکە ڕوونە لەوەی کە ئەمان بەلانەوە گرنگ نییە پەرلەمان هەبێ تەشکیلێکی نوێی حکوومەت پێک بێنن هەر بەم دۆخەی ئێستا حەزەکەی با 2 ساڵی کەش بەردەوام بێ بەلایە گرنگ نییە خۆی 50 تا 96 بەردەوام بوو بەڵێ لە 96 تر 50 کۆتایی پێ آخر تۆس ناکە یەکێتی داوایەمە کردی نازانم ئەوە خۆشیان داوای 50 نەکردووە کاخوبا دوواڵێ خۆی بۆکو عرزم کردی تەنانەت لە دوای یەک پێگرتنەوەی هەرێمیش بە شێوەیەکی فەوقی کە یەکی پێگیراوە لە 2005 کە بە شێوەیەکی ناتەواو یەکی پێگیراوەتەوە لە دوای ئەوەش 50 نەبووە بەڵام با لەوە گەڕین کێشەکە پەیوەندی بەمەوە نییە 50 کێشەکە پەیوەندی بەوەی دامەزراوەکانی حکومڕانی هەرێمی کوردستان هیچ گرنگیەکیان نییە ئەو جەنابە باسی کرد ئەسڵان لە مانگی 11 2022 پەرلەمانی کوردستان شەرعەتی نەماوە لە 6 11 2022 شەرعەتی نەماوە بۆ بڕیاری دادگای باڵای فدرالی کە لەسەر داواکەی ئێمە دەرچوو ئەسەری ڕەجعیشی پێدرا لە 6 11 2022 کە لەسەر داوای ئێمە بوو ئەسەری ڕەجعیە بێ ئەو شەرعەتی نەماوە ئێستا ئێمە لە مانگی 5 2025 وانە یعنی ئەوە وا بەرەو 2 ساڵ و نیوە بەرەو 3 ساڵ ئەچێ خۆی هەموو خولێکی هەڵبژاردن 4 ساڵ ئێسەوە 2 ساڵ و نیوە پەرلەمانە نییە کێ هەستەکە کە هینە کەم و کورتێک هەیە لە هەرێمە کەس هەست ناکە بۆچی چکە ئەمانە پەرلەمانیان بەلاوە مهم نییە دامەزراوەکانی حکومڕانی تریشان بەلاوە مهم نییە ئەو دەسەڵاتی ئەمری واقعانیان بەلاوە مهمە کە خۆیان هەیەە چۆن ئەو دەسەڵاتی ئەمری واقعانە جارێکی تر ئەیانەوێت چۆن ئەمە کۆپی بکەیتەوە لە ناو دامەزراوە حکومڕانیەکانی هەرێم ئەوانەوێ ئەکینا مەسەرەن ئێستا باشە دامەزراوی سەرۆکاتی هەرێم مهمە یا بارگای بارزانی مهمە بارگای بارزانانی بڕیارە
بارگای بارزانی موقعی چیە لە هەرێمی کوردستان؟ حزبیە موقعێکی حزبی هەیە، بەڵام لەکوێ داوامەکە؟ کاک مەسعود وەکو لە بارگای بارزانی لەکوێ داوامەکە؟ لەو شوێنەی کە جاران سەرۆکاتی هەرێم بوو. ئەزانی ئەمانە موسسەکان بەهی خۆیان نەزانن؟ ینی سێریکە کاک مەسعود پێشووتر هەندێک بینایان دروست کردو بە ناوی سەرۆکاتی هەرێم لە سەری ڕەش، چۆڵی کرد بۆ سەرۆکی هەرێمی تازە؟ چۆڵی نەکردو. ئێستا لەوێ بارگایەکی داناوە بە ناوی بارگای بارزانی خەڵکە بینێ و ینی لەباتی ئەوەی بۆ نمونە ئەو سەرۆکی حزبێکی گەورەی هەرێمی کوردستانە و کاک مەسعود ئێمە ڕئیمان لەسەر کاک مەسعود و هینەکانی هەرچیە بێ، بەڵام ئێستا ئەو ئەتوانم بڵێم گەورەی حزبەکانی هەرێمی کوردستانە، ئەوانەی هاوتەمەنی ئەو بوون کۆچی دواییان کردووە لە بری ئەوەی مەسەنەن ئەم بارگایە ڕۆڵی خێر ببینێ لە نێوان لایەنە سیاسیەکان یا خۆی ڕۆڵی خێر ببینێ بەداخەوە مەسەنەن هەندێک جار هەرێمی کوردستان تووشی کێشاکە. بۆچی؟ یعنی مەسەنەن ئێستا بۆ نمونە ینی نمونەیەکی سادە بۆ بێنمەوە کە ئەم شوێنانە نابێتە شوێنی ینی چارەسەرکردنی دۆزی کورد. مەسەرەن بۆ نمونە ئێمە کێشەیەکمان هەبوو لە کەرکووک بۆ ماوەی 4-5 ساڵ هەر پارێزگاری نەبوو، پارێزگارێکی عەرەب سەرۆکاتیە کرد. ئەم بارگایە لە باتی ئەوەی هەوڵی ئەوە بدا پارێزگارێکی کورد بۆ ئێوە دابنێ بەردەوام بەدوایەوە بوون پێشوازی لە ڕاکان جبووری بکەن و بیەن و بیبن و هەندێک لەو سەردانانی کە ئەکرێن بۆ ئەو بارگایە و لەو بارگایە ئەمە کێشە دروستەکە بۆ هەرێمی کوردستان، دوردونگی دروستەکە لای هێزە سیاسیەکانی تری عێراق. مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەیە کە ئەمانە دامەزراوەکان بەهی خۆیان نەزانن، یا وەکو چۆن باسم کردیانی ئێستا ئەو هەر لەو شوێنەی دەوامەکە بارگایەکی دروست کردووە لەو شوێنەی کە سەرۆکایەتی هەرێم بوو. نێچیروان بارزانیش هەروایە، خۆ نێچیروان بارزانیش کە سەرۆکی حکوومەت بوو لەو شوێنە بوو کە ئێستا تایەتی کە سەرۆکە یعنی کە لەبەرەوە یعنی دامەزراوە فەرمیەکان گرنگیان نەماوە لای ئەمانە دەسەڵاتە حزبیەکان بەلایەن ئەو دەسەڵاتە ئەمری واقع حزبیانی بەلایەن و مهمە کە خۆیان هێنیەکەن سەرپەرشتیەکەن. ئاخر تۆ زۆر جاریشەیەکە دکتۆر ئەمە هەست ناکەی ئەم فەراغە کە دروسە بێ ینی لە حکوومەت کە حزب جێەگرێتەوە کە کارێکی سروشتیە لە هەموو دنیاە حزبە حکوومەت دروستەکە ئەوانەی کە براوەی هەڵبژاردن، بەڵام بەو ڕێژەیش ناکە دەسەڵاتەکە زۆر باڵا دەست بێت لە حیزبە ئەوانەی لە حکوومەتان لاواز بن، بەڵام ئەوانەی کە لە دەروی پارتی و یەکێتیشن لاواز دەرەکەون بەرامبەر بەوەی کە بەرگری لە دام و دەستگا حکومەکان کەن. ینی مەسجەکەی من ئەوەیە کە ئێوەمانان و حیزبەکانی دەرۆی دەسەڵاتی پارتی و یەکێتیش ئەوەندە کۆکنین ببنە مراقیبێکی جددی و چاک بەسەر دام و دەستگا حکومەکانەوە خۆیڵن تەداخلی حزبی زاڵ بێ. خۆی لە ڕاستیە ئێمە ئەمانوی سڕێک ئەوە بکەین، ینی دامەزراوە شەرعی و فەرمیەکان ڕۆڵیان وازەح و ڕوون بێ و نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن و دیفاع لە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بکەن بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی حزبیەکان و بەرژەوەندی شەخصیەکان. حزب شتێکی هین نییە، ینی دێوەزمە نییە. حزب ئەداتێکی گرنگی دیموکراسیە، یعنی تۆ وەرە یەک وڵاتی دیموکراسی بۆ بێنە کە حزبیانە بێت حزبیە یان چەند حزبێکی ڕاست، بەڵام گرنگەوەی ئەم حزبانە فعلەن حزب بن، ینی سوپەر حزب نەبن، سوپەر پاوەر نەبن، ئەمانە لە سەروی دەسەڵاتەکانەوە نەبن. حزب بە گوێرەی حجمی خۆی لە ناو پەرلەمانی کوردستانە فراکسیۆنیە بێت و لە هەر شتێکی هەیە ئەگەر مەکتەب سیاسیەکانی خوان بە گەورەتر زانن کاک مەسعود و ئەو سەرۆکەکان سەرۆکی یەکێتی و نازامەوانە خۆیان بە گەورەتر زانن هی حزبەکانی تریش بچنە پەرلەمانەوە باشە خۆ فراکسیۆنیان هەیە ئەتوانن لە ڕێگەی فراکسیۆنەکانیانەوە هەر بیر بۆچوونێکیان هەیە لە پەرلەمان تەرحیکەن، بەڵام وەکو بۆم باس کردی ئەمانە ئەوان بەلاوە گرنگ هێشتا ئەم عقلیەتی مۆدێرنەیە لای ئەمانە دروست نەبووە، ئەمانە بە هەمان عقلیەتی ڕابردوو کە ینی ئەم حیزبانەی لەسەر دروست بووە ئەیانەیە بەو شێوەیە بەردەوام بن و دەسەڵاتەکانی مەسەن سەیری کە ئێستا چێم زەمینە سازی بۆ کردوون کە ئەمان وا خۆی ئەسانی چۆنە ئەمە بنیەی کاری سیاسی لە کوردستان بەلاڕێیا ڕۆی، یعنی چێ بەلاڕێیا برد هەر لەو سەردەمەی کە خوێنەوارەکانی ئێمە
ئەوانەی سەرەتای حزبایەتیان لە کوردستانە دەست پێ کرد هیوا و خۆی بوون و ڕزگاری و ئەوانە هاتن ئەمەیان تەسلیمی چەک بەدەستەکان کرد لەو کاتەوە ئەمە بەلاڕێڕووی سیاست لە کوردستانە بەلاڕێڕووی سەیری کە هەموو جارێکیش خەباتی چەکداری شکستی خواردووە دیسانەوە گەڕاونەوەتەوە سەری سەیری کە لە دوای شۆڕشی ئەیلول لە 75 ئەمە شکستی خوارد نسکۆی هاو بەسەرا دیسانەوە گەڕانەوە سەری دوایی دیسانەوە ئەمە شکستی خوارد لە ئەمفال و لە کیماباران و ئەوە شکستی خوارد هەموو چەند لادەیەک دوان بەدەست پێشمەرگەوە ماوو هاتنەکایی گۆڕانکاریەک وای کە ڕاپەڕین بێتەکایەوە بەڵام دیسانەوە لە ڕاپەڕینیش خەباتی چەکداری شکستی خوارد ینی ئەوەی هەرێمی کوردستانی دروست کرد خەباتی چەکداری نەبوو کۆڕەوی خەڵکی کوردستان کۆڕەو بوو وای کرد بڕیاری 1688 بێتەکایەوە ڕۆژی پرۆڤاید کۆمفۆرت بێتەکایەوە دەستێوەردانی مرۆیی بێتەکایەوە ئەو ڕەوە ملیۆنیە بوو وای کرد ئەوە دروست ببێ یعنی ئەگەر هاوڵاتیانی ئێمەش هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش وەکو باشووری عێراق بمانایەتەوە لە شارەکانی خۆیانە بەعز سەفرەیەک کردو بەسەریە مەبەستم لە چییە مەبەستم لەو یعنی ئەوەیە خەباتی چەکداری هەمیشە ئاوا شکستی خواردەوە بەڵام ئەمانە ئامادە نین ئێستا دەستبەرداری ئەم چەکە ببن و ئەم چەکە بە نیشتیمانی بکەن و حزبەکانی ئەمە بن بە حزبی ئاسایی و هێزی چەکدار هێزی نیشتیمانی بەهی هەموو هەرێمی کوردستان بە هێزی پیشەیی بە دیفاع لە هەموو هەرێمی کوردستان بکە کێشەکان ئاوایە یعنی قوڵە یعنی زۆر ڕیشەیە گەڕێتەوە بۆ ڕابردوو بۆ چۆنیەتی سیاستکردن و دروستبوونی حزبەکانی هەرێمی کوردستان و ڕەبتبوونەوەی لەگەڵ خەباتی زۆر باشە ئەمە بانەچینە ناو ئەو بابە و زیاتر بەڵام منە تێنمە بۆ ساڵی 2009 کاتێ بزوتنەوەی گۆڕان دروستە بێ ینی ڕەوتێکی نوێ ئەبێ لە کاری سیاسی ینی هێزێکی جەماوەری هەر بۆ ناو بەڵام ئەمیش دەگوترێ نەیتوانی ینی ئەم سیستەمە بگۆڕێ ئەم دەسەڵاتە حیزبیە کە زاڵە بەسەر حکومەتە ینی دەستەکانی بەقرتێنێ لە ناو حکومەتە خۆی بزوت بۆچی ینی کە هێزێکی بەهێزیش بوو بەڕاستی 25 کورسیە بوو لە ناو پەرلەمان جەنابتان سەرۆکی پەرلەمان بوون ئەمڕۆ کە قساکەین هەر ساڵیادی کۆچی دوای کاکنوشوانە کە بەڕاستی پێویستە کات ڕەحمەت و درود بنێرین بۆ ڕۆحی پاکی کە ئەو دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕان بوو و کۆڵەکەیەکی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بوو و ئەتوانم بڕێم سەرەتای لادانی بزوتنەوەی گۆڕان لە وەفاتی ئەوەوە دەست پێەکە یعنی لە دوای ئەو کۆچی دواییەکات ئیتر بە سلسلەیەک ڕێو شوێن بزوتنەوەی گۆڕان لەو هێزە سرکە بزێوە مەدەنیە جەماوەریە نەما و وردە بەو شەوەی لە هات کە کۆمەڵێک فاکتەری ناوخۆیی و دەرەکی پەیوەندیدار بە دۆخی هەرێمی کوردستان و دۆخی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان وای کرد ئەوەی لێ بەسەرها وەگەرنا کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو ئامانجێکی سەرکی هەبوو بەڵێ جەناب تزانیت من پێشەوەی کە هێنیش بم ینی سەرۆکی پەرلەمان بووم ڕێخەری ژووری توێژینەوەی بزوتنەوەی گۆڕان بووم و یەکێکم لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕانەوەی تۆمار کراوە لە ڕسمیاتە و بۆ بە حکمی ئەو نزیکێشی کە ئەو کاتە لە کاکنوشوان هەمان بووە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی بزوتنەوەی گۆڕان ئاساییکردنەوەی ململانەی بوو لە هەرێمی کوردستان ململانەی سیاسی زۆر تون بکرێ بەڵام نەکێشە بۆ خەباتی بۆ پێکدادانی چەکداری یعنی سێری کرد لە هەموو کاتەکانە بزوتنەوەی گۆڕان بەیاننامەیەکی دەرەکرد زەلزەلەیە هێنایە هەرێمی کوردستان ئەم دوو هێزە یعنی ئیتر پەرچەکردداری ئێجگار تونگیانانوان بەڵام ئەم هێزە بە شێوازی مەدەنی ڕوبەڕووی ئەو پەرچەکردارانی ئەوە بوویەوە بەڵام لە هەمان کاتیشە نەئەبەزی ئەو سرکیەی واز لێ نەئەهێنا و هەر بەردەوام بوو لەسەر ڕشکەکەی خۆی ئەمە پەیوەندی بەو تێگەیشتنی کاکنەوشتوانەوە هەبوو کە پێی وابوو ئیتر پێویست دەکات مەسلەی ئەوەی کە ململانێ سیاسیەکان بە چەکداری بکرن کۆتایی پێبیانرێ و لە هەمان کاتیشە لەبەرەوەی ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان هەمیشە کێشاوێتی بۆ پێکدادانی چەکداری ململانێ نەچەپێنرێ آخر ئێستا یعنی ئەو کاتەی کە بزوتنەوەی گۆڕان لەدایک بوو بەهۆی ڕێککەوتنامەی استراتیژی پارتی و یەکێتی بە ناوی ئەوەی کە شەڕی ناوخۆ دووبارە نەبێتەوە ململانەی سیاسی لە هەرێمی کوردستانە چەپێنرا بوو خەریکی دابشکردنی مەغانم بوون لە هەرێمی کوردستان بەسەر ئەم دوو حزبەیە بەڵام کاکنوشوان هات
ململانی سیاسی هێنایەوە ناو کایی سیاسی بەبێ ئەوەی بەرەو خەباتی بەرەو پێکدادانی چەکداری بڕوە بەدڵنیاییەوە هەنگاوێکی گرنگ بوو دەگوترا گەر بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان هێزی چەکداریە بووە ئێستا هیچ نەبووە هێزی دووەمە بوو لە کوردستان آخر دیسانەوە ڕۆشتینەوە هەمان دەوامە یعنی دیسانەوە سروشتەکە یعنی سەیریکە ئەمە باسی سروشت و بیئەی هەرێمی کوردستانەکەی بەڵێ بەس ئێمە زۆر باشمان کرد من نەزانم ئێستا دۆخی گۆڕان بەو شێوەی لاتەوە بەس زۆر باشمان کرد کە پەنامان نەبردە بەر هێزی چەکدار خوشتێکی ئاسان بوو شتێکی ئاسان هەرچەندە ئەبوو کارکتەرەکانی گۆڕان کە ڕۆشتنە حکوومەتەوە کاریان بۆ بکردایە کە هێزە نیشتیمانیەکان پەرە پێبن بۆ ئەوەی ئەوە ڕوونەدا ئەوەی انقلابە ڕوونەدا کە ڕوویە کە بەداخەوە ئەمەیان نەکرد بە تایبەتی وەزیری پێشمەرگەرای گۆڕان بوو ئەبوو ئەمە بکات کاگنەوشلوان سەرەکیترین هۆکار بۆ وەرگرتنی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دارایی کە لە مفاوەزاتەکانە داوای کرد ئەوە بوو کە هێزە چەکدارەکان بە نیشتیمانی بکرێن لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەوەی کە دارایی ئەمانە لە دەستی حزب بێنێتە دەرەوە بەڵام بەداخەوە نەیانتوانی نەوەزیری پێشمەرگە توانی ئەمە بکە نەوەزیری دارایی ئەو کاتوانی ئەمە بکە و لە ئەنجامیە ینی ئەبوو ئەوە بکرێ وەگەرنا ئەگەر ئێمەش دەستمان بدایەتە چەک ئەبووینەوە بە نوسخەیەک لە پارتی وێکێتی کەواتە هیچ گۆڕانکاریێک ناهاتەکایەوە ئەو دیسانەوە لە لای ئێمەش کۆمەڵێک خەڵک شەریعەتی شۆڕژگێڕی وەرەگرت و ئەیوت من بچ ئێستا بزانە سێری کرد لە لیبیا لەو وڵاتانی بەهاری عەربی تیا ڕوویاوە بە تایبەتی ئێستا لیبیا یەکێکە لە نمونە زەقەکانی ئەوە لەبەرەوەی ئەوێ خەباتی چەکداری تێکەوت هەموو منطقەیەکی هێزێکی چەکدار دەستی بەسەرا گرتووە بە خوێن گرتوێتی بۆیە ئەوە شتێکی باش بوو کە بزوتنەوەی گۆڕان پەنای بۆ چەک نەبرد من نەزانم ئێستا خەڵگەڵێ گۆڕان هیچی پێ نەکران نا گۆڕان بوو لەو کاتی خۆیان بوومەلەرزەیەکی گەورەی لەناو ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە هێنایەکایەوە وە گۆڕان ڕێگر بوو لە بەردەم یعنی کۆمەڵێک سیاسات کە ئێستا بەهۆی لاوازی ئۆپۆزیسیۆنەوە وا خەریکن پەیڕەویەکەم خۆ کاردو قسەکە لەسەرەوەی ینی خەڵک دەپرسێ ئەو سەردەمەی کە گۆڕان دروسە بێ کە بۆ نمونە خۆپشاندانی پشتگیری کە خۆپشاندانی حەڤی شوباتی کرد خەڵک لە دۆخێکی دارایی و ئابووری زۆر باشاشیە یعنی دەگوترا پارتی وێکێتی ئەو دزێکیان کرد یانێ مە قسەی خەڵکە لە بینی دوو کەوانە بۆ خۆیانیان کرد و بەشی خەڵکیشانە بەڵام کە کاتێ بزوتنەوەی گۆڕان هات مراقەبەیە کرد چاودێریە کرد ئەم پارەی لە خەڵک کشاندەوە پارەکەی هەرە برد بۆ خۆی بەشی خەڵکی نایە لە ترسی گۆڕان خۆی نا ئەزانی ینی دۆخی خەڵک زۆر خراپتر بوو لە جاران ئەزان پێم مەڵێ کاتێک بۆ نمونە 2014 بودجەی هەرێمی کوردستان لەلایەن مالکیەوە بڕاو شەڕی داعش دروستە بێتەوە بەڕاستی ئەمانە کۆمەڵک بیانون دەهێنرێتەوە وەکو داهات و وەکو ئەوەی کە ئێستاش هەیە یعنی بەشی خەڵکی هەرێمی کوردستانەکە کە موچیشی پێ بێت و پارێژی پێ بێت با من شتی عرض جناب بکەم من لە 2020ەوە لە بزوتنەوەی گۆڕان نەماوم بەڵێ ئەوە نییە ینی من یعنی ئێستا بمەیە پاکانە بکەمەوە شتا و بەس بەڵام ئێمە ئێستا باسی فاکتەکەین لەگەڵ جناب تا گفتوگۆیەکەکەین لەسەر فاکت و فاکتەرەکان یعنی ئەمەی کە تۆ باسی کە فاکتەرە سەرەکیەکە ئەمە بوو یعنی پێشووتر لە بەغاوە داهاتێکە هات بۆ هەرێمی کوردستان بەشێکی زۆری و داهاتەشیان حەپەلوشە کرد و گۆڕان هات وتی ئەمە بوەستێنن ئەمەی کە لە بوجە هیدی کەنەچی ئەمە شتێکە بوو هدک نازانم ئەمە بووە ئەمە داوای دیارکردنی ئەمانەیە کرد بەڵام ئەمان هەر بۆ زانیاریت بگەڕێرەوە جەنابەت خۆت ڕۆژنامە نووس بوویت من دڵنیام ئێستا بگەڕێتەوە بۆ ئەرشیفەکەی خۆتە زانی یعنی سەرەتای کورتهێنان لە بودجەی هەرێمی کوردستان لە کۆتایی 2013 دەستی پێکرد لە کۆتایی 2013 بۆچی چونکە ئەمانە بە موچەی مانگ بەوەی لە مانگی داهاتوو لە ئەهات کورتێنانی ماوەکانی پێشویان پێپڕە کردەوە و لە ئەنجامی ئەمە دوو مانگی ئەخیری 2013 کە تەنە ئێمە ئەو کاتە هێشتا نەچووبوونە نە حکوومەت نە پەرلەمانەوە کورتێنان دەستی پێکرد و لە بیدایەتی 2004 یان لەو کاتەشەوە دەستیان کرد بە ناردنە دەرەوەی نەوت کێ بوو هینەکەی سوڕاند ئەمەی قوفڵی ئەوان سوڕاندیان وەلانجامی سوڕاندنی ئەو قوفڵەنەوتە چی لێ هات ئەخە خۆی قسەکە لەسەوەی ئەو کاتە داهاتی نەوتە بوو داهاتیان ناو ئاخر نا ئەزانی چۆنە فعلا ئاخر بەڵام ئەمەیان بۆ خۆیانە برد لە بەغاشە و پاریان بۆ هاو ئەشیانوی زەروا بەردەوام بێ بەڵام دوایی بەغا بەمە ڕازی نەبوو
بەغا بەمە ڕازی نەبوو ئەمانە نەوتەکەی خۆشیان بۆ خۆیان بفرۆشن بودجەش لە عێراقەوە بێ وەلانجامیەوە بودجەیان بڕی ئەو بودجەیەی بە پاکی لە بەغاوە هەموو مانگێک ئەهاو بۆ هەرێمی کوردستان بەبێ ئەوەی نەوتیش بفرۆشی تۆ نەوت نەئەفرۆشت هەموو مانگێک بودجەیەکت بە صافی طبعا ئەو بودجەیەش ئەهاو بودجەی هین نەبوو ئەمەی کە ئێستا ناوەهێن بودجەی فعلی ئەو کاتە هەر بودجەی تەختیتیەکە چەند بوو بۆ هەرێمی کوردستان ئاهاو لەوەش نەیانتوانی ژێرخانێکی ئابووری بتەوە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن وەکو باسم کرد لە باتی ئەوەی ئەوە بەکار بێنن بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری و بەکاری بێنن بۆ بوژانەوەی کەرتەکانی تر هەمویان هێناک هەمویان کرد بە قوربانی نەوتیان فرۆشت وەلانجامی ئەوە بەغدا بۆ خۆتان نەزانن لە سەردەمی نووری مالیکی لە پێشە و دوایی لە سەردەمی عەبادیە بودجەی هەرێمی کوردستانی بڕی بۆیە ئێستا زۆر کات منەمە ئەزانم جەنابەت پرسیاری ئەوانە ئیهێنی لە ئێمەمانانیەکەی بەڵام ئەمە قسەی ئەوانە ئەڵێن وەڵا کە گۆڕان هاو ئەمە وای لاوە ئەمە بۆ دوو لە ڕووی جەنابە بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە یعنی سەیری کە ئێستا خۆ با بڵێن ئێستا گۆڕان چەند کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان یەک کورسی هەیە ئێستا چۆنە نەوتەکەیان بۆ خۆیان ئەفرۆشن داوای پارەش لە بەغاکەن ئەوە تا بزانە هەموو مانگێک ناردنی موچە لە بەغاوە کێشەی تێکەوێت هەموو مانگێک ئەبێس بە ساقە و بە قوربانی تەیف سامی ببن بۆ ئیمزاکەیان بەڵام کاک مەسعود دەڵێ ئێمەی تر سوال ناکەین سوالکەر نین بپارڕین و لە تەیف سامی و سەرۆک وەزیران کە موچەکەمان بۆ بێ هەنگاوی ترە نین چی ئەکرێ بەڕێی جەناب خۆزگە ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان بۆ یەک مانگ کەرامەتیان هەبوایە بۆ یەک مانگ کەرامەتیان هەبوایە داوان لە بەغا نەکردایە ئەم سوال و سەدەقەیان نەکردایە بەو داهاتەی نەوت کە کەس نازانێت چی بەسەریە بەو داهاتە ناوخۆیانەی تری هەرێمی کوردستانیش کە کەم نین بەڵکو زۆرن یعنی هەر لە داهاتی گومورگەکانەوە بیگرە کە بەهێزترین دەواازە گومورگیەکانی عێراق لە هەرێمی کوردستانە بەهێزترین دەواازە یعنی پڕپارەترین یعنی پڕداهاترین دەواازە گومورگیەکانی عێراق لە هەرێمی کوردستانە ئەوەی ئیبراهیم خەلیل و دەواازانەی کە لەگەڵ ئێران هەن و بە باجی کۆمپانیا من ئێمە ناڵێم پاری داهاتی کۆمپانیاکانی خۆیان و قوڕەکانیان و نەوەکانیان بیان بە خەڵک هەر باجەکەی بە شێوەیەکی عادلانە کۆکەنەوە من دڵنیام پێویستیان بە پارەی بەغا نابێت خۆزگە بۆ یەک مانگ ئەمەیان تاقیب کردایەتەوە کەرامەتمەندانە وەکو خۆیان ئەڵێن ئێمە کەرامەتمان بەلاوە یەک مانگ کەرامەتیان بەلاوە گرنگ بێ ئەم داهاتانە کۆکەنەوە بەسەر خەڵکادا بەشیکەن کە نایکەن بەداخەوە نەک ئەوە ناکەن بەڵکو بزانە چۆن دەستیان خسوتە بینە قاقای خەڵک بزانە چۆن خەریکی تاڵانکردنی کەرتی گشتیشن لە پەروەردەوە بیگرە بۆ تەندروستی بۆ کارەبا بۆ وزە هەمووی خەریکی بە تاڵانبردن و بە تایبەتکردنی باش ئەمە بە سیستەمکردنی کەرتی گشتیە یاخود بە کردنە کەرتی تایبەتی سیستەمی گشتیە هیچیان نییە داگیرکردن و احتکارکردنی کەرتی گشتیە لە بەرژەوەندی خەڵکە یا لە زەرری خەڵک نەخێر بەدڵنیاییەوە ئەمە لە بەرژەوەندی کۆمەڵێک کۆمپانیای حزبیە کە کەسیش نازانێت داهاتەکانیان چی لێ بەسەریە کەس نازانێم ئاخر سێریکە ئێستا هاوڵاتیەک لە بازار دوکانی هەبێ ئەنوە ڕشقال باج و سەرانی لێسن قەتعانەی لێسەنن نازانم پارەی خۆڵ و خەشاکەی لێسەنن باجی لێسەنن هەموو شتێکی لێسەنن باشە باجی کۆمپانیا گەورەکان چەنە باجی کۆمپانیەکانی نەوت چەنە باجی کۆمپانیەکانی کارەبا چەنە وەرێگرن ئەسڵ وابزانم هەر لە باج بەخشراون ئەمانە لە باج بەخشیونی کۆمپانیا گەورەکانیان کە خۆیان بەشیان تیا هەیە لە باج بەخشیونیان یان باج لە خەڵکی کاسب و یعنی ئەوەی کە دەخلێکی محدودی هەیە خەریکی بڕینی باجن لەوانە ئەمە نە بە تایبەتکردنی کەرتی گشتیە نەبوژانەوەی کەرتی گشتیە بەڵکو ڕێک داگیرکردنی کەرتی گشتیە بۆ کۆمپانیەکانی خۆیان باش کاک دکتۆرانی خەڵک ئێتە تا کەی ئەبێ ژیانی وابێ ینی بۆ نمونە موچەخۆر هەمیشە هەموو مانگێک دڵی لە مشتیا بێ کە موچەکەی دێ نایە ئەمانیش بەم دۆخەی ئێستا کە زۆر جابیانوی بەغداوەیە پابەندی ڕێکەوتنەکان نین هەرێمی کوردستان ینی داهاتی نانەوتی ڕادستی بەغدا ناکە
بەڕاستی ماوەیەک بیانیوەیان نەگەر بۆ نمونە ئەوە بێ پارەی ئەم نەوتەی کە بە تانکەر دەفرۆشرێ بیگەڕێنیتەوە بۆ خەزێنەی گشتی بەغدا کە نایکەن هیچی خەڵک چی بکانی بەڕاستی ئێسێمە سەرەوە ینی کێشەکە بەڵام ینی هەر بۆی بزانی کێشەکان چۆن ینی بۆچی حل نابێت بۆچی ینی سێریکە ئێستا ئەمانە ڕێککەوتنێکیان کرد بۆ هەموار یاسای موازنە بەڵێ یاسای موازنەی عراق بەڵێ لە ڕێککەوتنەکەیە وایە ئەمانە پێویستە کات بڕێک نەوت کە نزیک ینی کەمتر نەبێ ینی لە بینی 250,000 بۆ 400,000 بەرمیل بدەن بە بەغا بۆ هەر بەرمیلێک نەوت 16 دلار وەکو تێچوونی نەوتەکەی هەرێم زیاتر بکەن لە تێچوونی نەوتەکەی عراق و عراق بە من ڕازی بوو کردویانە بە 16 دلار و دواییش کۆمپانیایەکی معتەبەر بێ بزانێت چێکی بکە بزانێت چەنە ئەمە نەسەزانی داوای چیەکەن ئەڵەن ئێمە 400,000 بەرمیل نەوتان نادەینێ نەزم 150,000 شتێکی واڵەن ئەوترێ 180,000 بەرمیل باشە ئەم دەخۆشی داواکە 150 بۆ خۆی بۆ بەرەمی ناوخۆ بەکاربێنێ باشە ئەڵێ ئێمە 150,000 بەرمیل نەوت دەینێ بە بەغا بەڵام تۆ بێ پاری هەر 400,000 بەرمیل نەوتەکەی تێچوونەکەی بی چۆن شتیوە ئەوە قانونی موازنە خۆت لەسەری ڕێکەوت جگە لەوەڕی زافیان باشە جەنا بداوای ملیارێ قەرەبووی کۆمپانەکانش لە ئینەکە باشە لە حکوومەتی عێراق پیرۆزبایان نەکرد لەوەی کە ئەو ڕێکەوت نەکرا خۆیان ڕازی نەبوون ناوت موچەی ئەم ساڵمان بەتەواوەتی گرنتی کردووە خۆیان ڕێسەرەوە بڕۆ نەسی قانون خوێنمەوە وتم زانم ئەمان ڕاستنی ئەوە لە نەسی نەکە هاتووە لە نەسی ئەو مادەی کە بۆ هەموارەکە هاتووە ئەڵێ عراق پابندە بە پێدانی 16 دلار بۆ هەر بەرمیل نەوتێک کە تەسلیم بە سۆمەوە کرد باش کەواتەمە ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەن وە لە ئەنجامیەوە خەڵک گیرۆدابێ بۆچی تا ئێستا ئەمە وایە لەبەرەوەی بەداخەوە ئاڕاستی سێهەم لە کوردستانە ون بووە جاران ئاڕاستەیەکی سێهەمی بەهێز لە هەرێمی کوردستان هەبوو ئۆپۆزیسیۆن بوو ئەمە ون بووە سەیری کە ئێستا هەمووی پەرتەوازە هەریەکە لە ئاوازێکە باش بێمە سەرەوە ینی جەنابی شتانێکێک بوون لەوانەیە کە بەشدار بوون لەو دروستکردنی و ئاراستی سێمە بەرامبەر بە پارتی وێژێتی حیزبەکانی دەروی پارتیکەتی باشە ناکۆکی ئێوە چییە کە کۆک نابن و نابنە یەک دەنگ بەرامبەر بە پارتی وێچێتی ینی هەوڵەکان گەی بەکوێ بۆ شکستی هێنا ڕاستیەکەی ئێمە لە سەرەتای مانگی ئازاری ئەم ساڵەوە دوور لە چای میدیاکەن بەندە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاک ئەبوبەکر هەڵەدنی کاک مەحموود ڕەزا کاک وشێر عەبدوڵڵا لەگەڵ دکتۆرە بەهار مەحموود دکتۆر کاروان حەمە ساڵح ئەمە بە جیاجیا ینی وەفد هەر جارە و مەجموعەیەکمان ئەمە جەماعەتی لیستەکەی تۆن ئەمە لیستی ئەمانەتیە بوون ئەمە بۆ دروستکردنی ئەو لیستەی کە جەنابەت بەتەمام ئەمە بۆ دروستکردنی لیست نەبوو ئەمە ئەو هەوڵە بوو بۆ دروستکردنی هاوپەیمانیەک لەم هێزانی ئۆپۆزیسیۆن کە ڕۆشتین بۆ لایەن یەک بە یەک ئەم قسەیەمان لەگەڵ کردوون وتومانە ئێستا بەهۆی ئەم پەرتەوازەیەوە ئاڕاستەی سێهەم لە هەرێمی کوردستانە ون بووە و لە ئەنجامی ئەمە خەڵک دیفاعکەرێکی باشی نییە بەرگریکارێکی باشی نییە هەمووی بەرگریەکە لە فەیسبوک بەرگریەکان لەم لە ڕاگەاند بەڵام ئەمە نابێ بە ئاکتی سیاسی یعنی تۆ بە چیە بەیانی پۆستێکی فەیسبوکەکەی ئەوارش پۆستێکی تری فەیسبوکەکەی شەو پێشخەوتنیش پۆستێکی فەیسبوکەکەی بەڵام کە نەبێ بە ئاکتێکی سیاسی تۆ پەرلەمانتاری یافۆی فەیسبوکەوانی کە نەبێ بە ئاکتێکی سیاسی کەواتە هیچ قیمەتێکی نییە داوامان لێکردن وتمان لە ڕێگای کۆبوونەوەتان و لە ڕێگای دروستکردنی هاوپەیمانیەکە و ئەتوانن ئەم ئاڕاستی سێهەمە دروستکەنەوە ئەمە جگە لەوەی کە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڕاستی دروستبوونی کوتلەی گەورەی گەرەکە لەبەرەوەی شێوازی دابەشکردنی جنا بداماژت بۆکە کە لە هەولێر 70,000 دەنگ و لە 2550 بەڵێ ئەفەوتێ ئەمە بەرپرسیارەتی خاتە سەرشانیان بەڵام بەداخەوە یعنی تاوان بۆ یەکەم جار لە دوای هاوپەیمانی هیواوە ئەم هێزانە هەمویان ئامادەیان دەربڕی لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بەڵام دوایی بەداخەوە یعنی هەندێک کێشی شخصی و هەندێک گومان لە یەکترکردن و ئەمانە تا ئێستا معرقلە لە بەردەم دروستکردنی ئەو بابەتە و لە ئەنجامی ئەمە یعنی لانی کەم ئەوانەی کە بەڕاستی بە شێوەیە لە شێوەکان عرقەلیان دروست کرد هەستیان بە بەرپرسیارەتی نەکرد هەستیان بە بەرپرسیارەتی نەکرد بەرامبەر بە خۆیان بەرامبەر بە خەڵکی کوردستان
بەرامبەر بە جەماوەری ناڕازی کێن بۆ جەنابتان نایڕێت ئەزانی خۆی جارێ هێشتا کاتماوە ئێمە ئەو بەڕێزانی زیاترەوەی کە دەبینرا لە بینینەوەی نوێ و ڕوتی هەڵوێستا یعنی بەداخەوە هەندێک ململانێ جاری وایە ململانەکانیش یعنی شخصین جاری وایە یعنی والحاصل یعنی شەڕی فەیسبوک و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە عرقلە دروست بێ لە بەردەم دروستکردنی کارێکی لەو بابەتە کە واو لێکردم جارێ ئاوەکەدا ئەزانی بۆ زانیاریش لە بیدایەتی ئەم گفتوگویان لە سەرەتای ئەم گفتوگویانە هەموویان هیچ یعنی کەسیان تحفوزیان لەسەر کەسیان نەبوو یعنی کامیان دژی کامیان بوون وتیان وەڵڵا ئەبێ فڵانە هێزی تیا بێ باش یعنی مەسەرەن ئێستا دوایی وانەکەوتەوە کە هەڵوێست و نەوەی نوێ زۆر کێشیان هەیە برادرانی هەڵوێستمان بینی وتیان ئەسەن زۆر زۆر ضرورە کە نەوەی نوێی تیا بێ ئاخر هێز چوون وەلای نەوەی نوێ ژووتی پێویستە کات هەموو ئەوانی تیابێ ئەی باشە کە مادەم وایە حتا تەنانەت مەسەرەن بۆ سەرۆکایەتی تەحالوفەکەش ئەمان یعنی کێشیان زۆر نەبوو لەگەڵ یەکتر بەڵام دوایی نازانم یعنی لە پڕە بینی ڕۆژە بڵاوە کاتەوە ئێمە زانیاریمان هەیە کە گوایە پارتی و یەکێتی دەستی خستووەتە ناوەم هەوە پای و پەیمانێتەوە بە تایبەتی یەکێتی زۆر پێداگر بۆ کە دروست نەکرێ چونکە زەرەرەکە زیاتر لە زۆنی سەوزە درێ وایە خۆی پەرتی ئۆپۆزیسیۆن بەدڵنیاییەوە دەستی لایەنەکانی دەسەڵاتی تایە و لەم هەوڵەش ئێمەش خۆمان لە مسمانە کرد کە دەستیەوانی تایە بەڵام ئەگەر ئەم هێزانی ئۆپۆزیسیۆن هەستیان بە بەرپرسیارەتی بکردایە و فعلەن ئۆپۆزیسیۆن بوونایە ئەوە بەدڵنیاییەوە ئەبوو زاڵ بن بەسەر ئەو کۆسپانێکێتە بەردەم ئەم پرسە لانی کەم لەبەر خۆیان لەبەرەوەی لە هەڵبژاردننی داهاتووی عێراق بەو پەرتەوازەیە نەچن هەڵبژاردنەکەەوە و زەرەر لە خۆیان و لە دەنگی ناڕازیش نەدەن هەنی ئومێدێک نەماوە تازە یعنی ئێستا هەندێک گفتوگۆی لابەلا هەن بابزانین ئایا درێژەکرێتەوە نازان ماوەکەی درێژەکرێتەوە یان نا بەڵام بەیانیش کۆتاوادەیە خۆی تر ماوە نەماوە زۆر باشە من پرسیارەکەم با لە جەنابەتەوە بێ کە باسی هەڵبژاردنمان کرد جەنابتان هیچ لیستێکتانە بێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خۆی ڕاستیەکەی ئێمە تا ئێستا هیچ قەرارێکمان لەو بارەیەوە ناوە ئێمە ئەوەندەی بەلامانەوە گرنگە ڕۆڵ ببینین ینی ڕۆڵێک ببینین لەو پرۆسەیە و گۆڕانکاریەک بێتەکایەوە لە سلوکی سیاسی ئەوەندە ئەو مۆزوعامان بەلاوە گرنگ نییە بۆ زانیاری جەنابەت یعنی ئەم هەوڵەی کە ئێستایامان لە 2021 بە هەمان شێوە هەوڵماندا هاوپەیمانی هیوا ببێ بە هاوپەیمانیەکی هەڵبژاردن باش بەڵام نەبوو کە ئەوە نەبوو عەرزی زۆر لە بەردەستمان نابوو بەوەی کە داوەزین هاڵبژاردن کاندید بین ینی مەسەرەن ئێستا شۆک و کارکتەرانی کە ناون بەیانی هەرماون بەڵێ هەرماوی بەڵام بۆ زانیاریت یەکێتی کە لەگەڵ گۆڕان لەسەر خەت بوون هەردوو هاوسەرۆکەکەیان کە ئەو کاتە هاوسەرۆک بوون داوایان لێکردین لە بەشێک من لە ڕێککەوتنی یەکێتی و گۆڕان نەمان کرد نەوەی نوێ داوای کرد کە ڕێککەوتن بکەین سەرۆکی تەحالوفەکەش ئێمە بین کاندیدیش لەکوێش کاندید دەبین نەمان کرد کۆمەڵ داوای لێکردین بەجیا کە هاوپەیمانیە بەرفراوانەکە دروست نەبوو ئێمە جوابمان نارد بۆ گۆڕان بۆ ئەو کاتە ئێمە دابڕامین لە گۆڕان نامەیەکمان بۆ ناردن و بەڕێز مامۆستا سەلاحەدینیش سەردانی کاک عومەری سەیعەلیە کرد بەویشە وتمان مامۆستا ڕەنگە ڕێز لە جەناب تەگرێ پێی بڵێ بە کاک عومەر بڵێ بابێت ئەم هاوپەیمانیە دروست ببێ ئەگەر کێشەی ئێمەین کە ئێمە کاندید بین یا کاندید نەبین ئەوە ئێمە کەسمان خۆمان کاندید ناکەین با هاوپەیمانیەکە دروست بێ کاک عومەری سەیعەلی بە مامۆستا سەلاحەدینی وتبووی تۆ واز لەم مۆزوعە بێنە وەرە سبینە لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە هەیە با هاوپەیمانیەکی پێنج قۆڵی ئێمە و ئێوە و کۆمەڵ و پارتی و یەکێتی دروستکەین باشە یعنی ئێمە مۆزوعەکەمان شخصی نییە وەکو هەندێک خەڵک نین لەم خولی پەرلەمان وەکو فیشە لەم خولی پەرلەمان دەری بێنە بۆ ئەو خولی پەرلەمان لەوەوە دەری بێنە بڕۆ بۆ ئێمە بەدوای ئەمەوە نین خۆ تەبیعیشە یعنی خۆمان کاندیدکەین هەر کەسێک خۆی کاندیدکە مەسەڵەن منەت یعنی سەیریکە من لە 4 ساڵی ڕابردووە لە هیچ هەڵبژاردنێک بەشداریم نەکردو هەندێک ئەو هاوڕیانەشی کە پێکەوەی ئێستا کەسمان بەشداریمان لە هیچ هەڵبژاردنەکان نەکردووە بەڵام ئەوە نەبووە ڕۆڵمان نەبێ لە 4 ساڵی ڕابردوو ئەو داوایی خانەنشینان لە دادگای باڵای فدرالی کە ئێستا بەهۆی بردنەوەی ئەو داوایەوە هەزاران خانەوادەی هەرێمی کوردستان سوودمەند بوون
هەزاران خانەنشین لە هەرێمی کوردستان بەڵێ هەزاران خانەنشین لە 200,000ەوە بۆ 600,000 و هەندێک خەڵکیش بۆ 1 ملیۆن موچەکەی زیایی کردەوە. پەرلەمانتار هەبووە وا بکات بۆیە ئێمە ڕۆڵمان بەراوە مهمە. پەرلەمانتاریش نەبووین ڕۆڵمان بینیوە مەسەلەی هەڵۆشانەوەی پەرلەمان هەر بە هەمان شێوە هەبوون ڕۆشتبوون دەنگیاندا بەوەی کە پەرلەمان درێژ بکرێتەوە. ئێمە لەسەر هەمان ئەو ڕێچکەی ڕابردوو ڕۆشتین ئەو درێژکردنەوەیمان وەستان و بۆ ئەبەت ئیتجارێکتر ناتوانێت پەرلەمانی کوردستان هەڵۆشێنرێتەوە. بۆیە ئێمە ڕۆڵی خۆمان لەوە نابینین کە کاندید بین یا کاندید نەبین، بەڵام ڕۆڵی خۆمان نەبینین کاندید بین یا کاندید نەبین. زۆر باشە. ینی ئێوە باسی گۆڕانت کرد، ئێستا گۆڕان تقریبن بە ئێوەمانانەوە 4 باڵە. ینی لە باڵی ئێمە باڵدان ئەخۆ بۆسە ینی هەر لەسەر ئێمە باڵی پەیوەندیدار بە گۆڕان نین. کاکدانە ئەوە کاک چیاو نما جەنابتانە ڕوا حسابەکرێن، کاک عەلی حەمە ساڵحیش، ینی ئەمانە کارەکتەری ناو گۆڕان بوون. ئێوەمانان کارەکتەری دیار و دامەزێنەری ناو بزوتنەوەی گۆڕان بوون. بەڕاستی گۆڕان بۆ گەی بەم دۆخە ئەوەشی هەمیشە دەگوترێ پارتی وێکێتی، ینی ئەگەر حیزبێکیان کۆتایی پێنێ نابێت لە توپەتیان کردووە. ئەمە دەستی ئەوانی تایە. تۆ چارەنووسی گۆڕان چۆنە بینی؟ خۆی لە ڕاستیە چەند جار لەم ماوەی ڕابردووە باسم کردووە، یعنی برینی گۆڕان بۆ ئێمە برینێکی سەختە. ڕاستە ینی بەندە و هاوڕێکانم لە فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2020 ئەو کاتەی وەزیرەکانی گۆڕان بۆ دووەم جار ڕازی بوون لەسەرەوەی موچەی هاوڵاتیانی کوردستان بپڕێ بەپڕینەوە موچە بدرێ. علاقی خۆمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەڵپەساروە تا ئێستا هەر بەو شێوەیە ماوە. بەڵام لەبەرەوەی ئێمەمانانیش کارکتەری سەرەکی بوون لە ناو بزوتنەوەی گۆڕانە، ئەم دۆخەی بزوتنەوەی گۆڕانمان زۆر پێ ناخۆشە، زامێکی قوڵە، زۆر هەست بە نیگەرانیەکەین کە دۆخەکە بەو شێوەیە ئەبینین. لە ڕاستیە نامانەوێ ئەو زمانە بکولێنینەوە، بەڵکو بەلامانەوە گرنگە کە ئەم لایەنە ناکۆکانی گۆڕان لە بریەوەی هەموو جارێ یەکیان کۆنفرانسەکە و دانی پیانان ئەوی تریان ناتوانرێت کۆنفرانس بکە و ئەوی تریان لەبری ئەوە دابنیشن و داواشمان لێ کردوون دابنیشن و هەندێک لەو شتانی کە ئەتوانن لەسەری ڕێکەوەن بیکەن بە بنەما بۆ ئەوی کۆنفرانسێک ئەنجام بن یان ئەوەتانێ ینی گۆڕان بەو شێوەیە نەمێنێتەوە، لەو حاڵەتیان نەمێنێتەوە. لانی کەم لەبەر خاتری